گفتوگۆی زیاتر دەکەین لەسەر هەڵبژاردنەکان و ئەگەری ئەنجامدان یاخود ئەگەری دواخستن وەک دەنگۆی هەبوو کە هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان دوا بکەوێت گفتوگۆی زیاتر دەکەین لەسەر ئەم بابەتە. جەبار عەزیز شارەزای بواری هەڵبژاردن لەگەڵمان دەبێت. کاک جەبار، ئەم کاتت باش، بزانم سەرەتا تۆ چی دەڵی لەسەر ئامادەکاریەکانی کۆمسیۆن ئەگەر گوێبیستی دەنگی کاک شۆڕ بوو بیت پێش جەناب لەگەڵمان بوو دەستیان کردو بە ئامادەکاری و ماوەی زیاتر لە مانگیەکە. تۆ چ تێبینێکت پێت وایە دەتوانرێت ئەم کۆمسیۆنە لە یەکەم ئەزمموی خۆیدا کە یەکەمین پرۆسی هەڵبژاردن بەڕێوە دەبات دەتوانێت لە کارەکەیدا سەرکەوتوو بێت؟ سەرەتا سوپاس بۆ بەڕێستان و سوپاس بۆ کاک شۆڕشیش کە ئامادە بوو بۆ بزانیارانشی کەوتی. لە ڕاستیە بەپێی ئامادەکاریەکانی کۆمسیۆن خۆیان بێت وەکو کێسەش کاک شۆڕژوتی لە ڕووی لۆجستیکی و تەکنیکیەوانێ تەواوی ئامادەکاریەکانیان کردووە و ئێسەش بەردەوامن لە ئامادەکاریەکان تاوەکو پرۆسی هەڵبژاردن بە شێوەیەکی ینی باش بەڕێوە بڕات. دیارە کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان تەنها یەک ئەزمموی هەیە لە ئیدارەکردنی پرۆسی هەڵبژاردنەکەیش پرۆسی ڕیفراندۆم و کە ئەنجامیدا، بەڵام پرۆسی ڕیفراندۆم جیاوازە لە پرۆسی هەڵبژاردن بەو شێوەیە کە هەم لە ڕووی چاودێری و هەم لە ڕووی بەشداریکردنەوانێ ململانی سیاسی و منافەسی پارتە سیاسیەکان نەبووە لەسەر کورسیەکانی پەرلەمان یاخود لەسەر کورسی ئەنجومەنی پارێزگاکان، بەڵکو تەنها بە شێوەیەکی گشتی بەشداریکردنی هاوڵاتیان بۆ بۆی کە بە بەڵەیە بە نەخێرجا بدەنەوە و لەوەشە کە بینیمان ینی کە پرۆسەکە چۆن بووە تا ڕادەیەک لە ڕووی تەکنیکیەوە توان بڵین توانیویانە بە شێوەیەکی باش پرۆسەکە ئەنجام بدەن. بەڵام دیارە هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان جیاوازە لەوەی کە پێداویستی جیاوازترن. بە نمونە کارتی دەنگدانمان هەیە، بێ کارتی دەنگدانەکان بەو شێوەیە بێت کە لە ڕووی کۆڵەتیەوە بێت کە توانای تەزویرکردن و کۆپیکردنی نەبێت لە هەرێمی کوردستانە بە شێوەیەک لە شێوەکان، چونکە ئەمەش کولفەی تێچێت و وابێ لەگەڵ کۆمپانیای دەرەوە ئەگەنا لە هەرێمی کوردستان باوەڕ ناکەم کۆمپانیای چاپکردن هەبێت بۆ ئاستا بەرزەکە بتوانێت شتێکی وا بکە. کامانش دیسانەوە لە ڕووی ئامادەکردنی ئەو پێداویستانی ترەوانی عیدەکان کە کۆمسیۆن ئەیەوێت هەر لە سندوق، هەر لە ئامێرانی کە پێویستێتی، هەر لە مۆری کە هاوڵاتیان بەکارێنن بۆ پەنجە تێکردن تاوەکو بزانێت کام هاوڵەتە دەنگی داوە. هەموو ئەم پێداویستیانە جیاوازن لە پێداویستەکانی پرۆسی ڕیفراندۆم، بەڵام بەپێی ئەو زانەرەی کە لای منەوە من دەستم کەوتووە لە سەرچاوەکانی کۆمسیۆنەوانێ بەڵێ دەستیان کردووە بە ئامادەکاریەکان و ئامادەکاری باشیشیان کردووە لە ڕووی لۆجستیەوە تاوەکو ئێستاکانە. دانی بەپێی ئەوەی کە چەندە تاکۆستێکم پرۆسەیە ئەوە چەند لە عێراق کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق ینی ئەو دۆخەی بەسەر هات کە بەهۆی ئەنجامەکە هەڵبژاردنەکانی 12 ئایارەوە بەسەری هات، ینی چاوەڕێ ناکرێت ئەم کۆمسیۆنی کە لە هەرێم دامەزراوە یەکەمین ئەزمموی بەڕێوەبردننی هەڵبژاردنێتی، ینی هەچۆنێک بێت لە ئەزممونەکەی عێراق باشتر دەبێت پێت وایە دەتوانێت باشتر لە هەڵبژاردنەکانی عێراق ئەوەی هەرێمی کوردستان لە 30 ئەیلولدا بەڕێوە بچێت؟ لە ڕاستیە ئەگەر باراودی پرۆسی هەڵبژاردنی 12 ئایار بکەین لە کۆمسیۆنی عێراق، دیارە کۆمسیۆنی عێراق ئەزمموی زیاتری کارکردنی هەیە. ئەم ئەزممونە ژوای کردووە کە بتوانێت بە شێوەیەکی باشتر پرۆسەکە بەڕێوە بێت، بەڵام ئەوەی کە تێبینی گەورە بوو ئەمجارە لەسەر پرۆسەکە دەرچوو ئەوەی بەداخە ئەو کودتا ئەلکترۆنیە کرا بەسەر هەڵبژاردنی 12 ئایارە کەەوە بەستەنا لە هەرێمی کوردستان نەبووە بەڵکو لە سەرجەم پارێزگەکانی عێراقا بووە سەرجەم کوت لە براو دۆڕاوەکان هەمویان تێبینیان هەیە. هەر بۆیە دەرەنجامەکەشی ئەو بوو کە پەرلەمانی عێراق ئەو بڕیارەی دەرکردووە محکەمەی اتحادی و ئەنجومەنی دادوەری عێراقیش بە دوواداچوونیان کردووە بڕێ ڕاستپاردەیان دەکرد سەبارەت بە ئەژمارکردنەوەی دەنگەکان لە سەرجەم پارێزگەکانی عێراقا. بەڵام وەگوتم ینی تێبینەکە لەسەر ئەو ئامێرە ئەلکترۆنیانە بوو کە ئەمجارە بەکارهێندا کە دیارە بە شێوەیەکی بەرنامەوەدار ڕژا ئەو ئامێرانەوە بەکارهێندا کە دەنگەکان لە بەرژەوەندی لایەنێک یا چەند لایەنێک بەکار بهێنرێت و زیاد بکرێت و لە بەرژەوەندی چەند لایەنێکی ترکەم بکرێتەوانێ کەمە ئەو تێبینیە ئەگەرنا لە ڕووی لۆجستیەوە لە ڕووی ئامادەکاریەوە لە ڕاستیە کۆمسیۆنی عێراق بەڵێ ئەزمموی باشتری هەیە. بە نمونە بوونی کارتی ئەلکترۆنی تەواوی ئەو ڕێگریانە ئەکات لەوەی کە هاوڵاتێک بتوانێت 2000 دەنگ بدات، بەڵام مەسا لە هەرێمی کوردستانە ئەم ئامادەکاریە نەکراوە، بەڵکو تەنها تۆمارێکی وەرەقی هەیە و هاوڵاتی بەهۆی ناسنامە یان بەهۆی جنسیە یا بە هەر پیاسێکی ترکە کۆمسیۆن مزداقێتی ئەداتێ بۆ بەکارهێنانی لە ڕۆژی دەنگدانا ئەوە ئەکرێت بۆ ناگە ڕێژەی بەشداریکردن بە تایبەت کەم بێت وەلەو تۆمارە وەرەقەیە
ئەکرێ لایەنی دەسەڵات و لایەن هەبێت کە پەنا بێتە بەر ڕێکاری تەزویر کە من لە هەڵبژاردننی پێش 12 ئایریشا بابەتێکم بڵاو کردەوە سەبارەت بە ڕێگەکانی ساختەکاری لە هەڵبژاردنە باسی ئەومان کردبوو کە یەکێک لە ڕێکارەکان لەوانەیە ئەمە بێت بۆیە بوونی ئەم تۆمارە وەرەقەی کە ئێستا کۆمسیۆنی هەرێم پاڵپشتی پێکا سەر ڕائەوەی کە خۆیان ئەڵێن بەڵام هێشتا بە ڕقەمی ئەعلانە نەکردووە کە بڕیارە لە ماوەیەکی نزیکە لە ئایندەیە ئەعلانی بکەن کە تۆماری دەنگدەران ژمارەی ئەوانەی کە مردوون کە ناوی دووبارەن چەندن و بڕیارە نوسخەی کۆپی یا بە سیدی بدرێت بەسەرجەم دەستگاکانە ڕاگەاندن و ڕێکخراوەکان و چاودێرەکان کە ژمارەی تۆماری دەنگدەران پاکراوەتەوە ئەم ژمارە مردووانە و ئەم ژمارە دووبارانەی کەلناوەکانە هەبوو لابرا تۆمارە نوێی کە دروست کراوە لە هەرێمی کوردستان کۆمسیۆن دەڵێت تۆمارێکی نوێی دەنگدەران ئامادە کراوە تا چەندە و گەرموکێشانەی کە پێشی لە هەڵبژاردنەکانی ڕابردوودا هەبوو بۆ کۆمسیۆن لە هەرێمی کوردستان کەمی دەکاتەوە خۆی لە ڕاستیە تەسەورەکەم تا ڕادەیە کەمی کاتەوە بەڵام ڕێژەکە ئەوە کۆمسیۆنە بێ بێڵێت ئایا ڕێژەکەی چەندە چونکە ئەو ڕێژەیە بەراورد بە ژماری دەنگدەران ئێستا هەرێمی کوردستان و کۆمسیۆن لە هەرێمی کوردستان ناوچە دابڕناوەکانیشی خستۆتە سەر سنووری بازنەی کارکردنی خۆی و دەنگدەرانی خۆیەوانەیە کە بەڵام ئایا ئەمجارە بۆ پەرلەمانی کوردستان ئایا ئەمانە شمولەکەن وەکو چۆن بەشدار بوون لە پرۆسی ڕیفراندۆمە ئەمە بەخۆی خاڵێکە کە ئەبێ کۆمسیۆن ڕوونکردنەوە بدا لەسەری خاڵی دووەمیژەوەی ئەو تۆمارە ئەبێ کۆمسیۆن ڕوونی بکاتەوە لە کاتی ئەعلانکردنەکە ئایا پاڵپشت بەچی ئەم تۆمارە پاکراوەتەوە وەکو خوان ئەڵێن ڕۆژانە تا کاتژمێر 6 ئێوارە کارمەندەکانن لە بەشی داتا ئیشی لەسەر ئەکەن ئەبێ ڕوونی بکەنەوانێ پاڵپشت بەچی ئایا تەنها بە فۆرمی بایعی و کۆبوونی خۆراک یان تەنها بە وەزارەتی تەندروستی یان ژماری ئەوانی کە بۆ نەمردوون چەندن چونکە ئێستاکان تا ئێستا گرفتمان هەیە ینی هاوڵاتی هەیە بۆ مناڵ لە 3 ساڵە کەسێکی نزیکمان وەفاتی گرۆ بەڵام تا ئێستاش لە فۆرمی خۆراکە ناوی هاتۆتەوانێ تەنها لەم فۆرمە تازەی 2010 2009 ناوی هاتۆتەوە کەمانە بۆ خۆی گرفتن لە ڕاستیە ئایا کۆمسیۆن تا چەندێک توانێتی وردەکاری بکات بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی پلاندانن وەزارەتی تەندروستی وەزارەتی پیشەسازی خۆراک کە ئەوانە هەمویان معنین بە مۆزوعی تۆماری دەنگدەرانەوە تاوەکو بترێت تۆمارێکی پاک و خاوێن دروست بێت دوور لە ناوی مردوو و ناوی دووبارە و هەموو ئەو موالیدە تازانش کە شمولی دەنگدان ئەکەن کاک جەبار دەنگۆی دواخستنی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستانی شاین دەنگۆیکی گەرمە بۆی جارێکی دیکە دوا بخرێتەوە چ کاریگەریەکی دەبێت لەسەر ئەنی ئامادەکاری کۆمسیۆن و لایەنی پەیوەندیدار بە ئەنجامدانی هەڵبژاردنەوە بۆ پێش هەڵبژاردنەکەی پەرلەمانی عێراقیش بڕیار بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکرێت کۆمسیۆن دەستی بە هەندێک ئامادەکاری کرد بەڵام دواتر جارێکی تر ینی لە مانگی ڕابردووە دەستی کردەوە بە ئامادەکاری ئەگەر دوا بکەوێت هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان ینی جارێکی دیکە ینی کێشە و گرفت دروست ناکات بۆ کارەکانی کۆمسیۆنی ژووک و لایەنێکی پەیوەندیدار کە هەڵبژاردنەکان بەڕێوە دەبات من بەپێی بە دوواداچوونی خۆم کە قسەم کردووە لەگەڵ هەندێک لە برادرانی کۆمسیۆنی باڵای سەربەخۆ هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستان کۆمسیۆن سەرجەم ئامادەکاریەکانی کردەوە پێی ئەو جەدوەلەش کە کاک شۆڕش ئاماژەی پێکرد بەپێی ئەو خشتەیی کە دایان ناوە ئەوان تەواو خۆیان ئامادە کردو کە لە بەرواری 30 نۆی 2010 پرۆسی هەڵبژاردن ئەنجام بدرێت دواخستنی پرۆسی هەڵبژاردن ئەتوانم بڵێم پەیوەندی بە کارە تەکنیکی و ئیداری لۆجستیەکانی کۆمسیۆنەوە نییە بەڵکو پرۆسێکی سیاسیە کەەوە پارتە سیاسیەکان لی بەرپرسن و بەرپرسیاری یەکەم لە مۆزوعی دواخستن یاک ئەنجامدانی هەڵبژاردن لە کاتی خۆیان بە تەسەوری من پەرلەمانی کوردستانە کە پەرلەمانە بێت زۆر بە جدی و بە ڕاشکایی بێتە سەرخەت و لەگەڵ کۆمسیۆنە کۆبوونەوە بکات و هەر پەرلەمانی کوردستانە بێ لەگەڵ سەرجەم پارتە سیاسەکانە کە فراکسیۆن و ئەندام پەرلەمانن هەیە لە پەرلەمانی کوردستانە کە دیارە ئێستا پارتی تازەش دروست بوو بەڵام لە پەرلەمانی کوردستانە نوێنەریان نییە ئەبێ لەگەڵ سەرجەم و پارتە سیاسیانە مفاتەحە و گفتوگۆ بکەن بۆی کە بزانن دید و تێڕوانیان چێت لەسەرەوەی کە ئایا پرۆسی هەڵبژاردن لە کاتی خۆی ئەنجام بدرێت یان نا چونکە ئەگەر بڕیار بێ ئەنجام بدرێت ئەوە سەرجەم ئەو پێداویستیانە بۆ بەرواری 30 ئامادە ئەکرێت خۆ ئەگەر بێت و دوجار پارتە سیاسەکان یا پەرلەمانی کوردستان بڕیاری دواخستنی بدەن ئەمە هەم لە ڕووی داراییەوە هەم لە ڕووی کۆمەڵایەتی و دەرونیشەوە بۆ متمانەی هەڵبژاردن لە لای هاوڵاتیان کاریگەری نەرێنی دروست ئەکات هەم بۆ کۆمسیۆن کە ئاخاتە حاڵەتێکی نەئاساییەوانە کە ناتوان وەکو پێویست ڕێکارەکانی خۆیان ئەنجام بدەن و ئامادەکاری تەواو بکەن و هەم وەکو هاوڵاتیانیش ئەوەی کە کاکشۆروتی ئێمە هەڵبەتێکی هۆشاری گەورە دەست پێەکەین دوجار تەنانەت ئەگەر بێت و ئەم مقۆمقە و دەنگۆیانە بڵاو بێتەوانێ واکات بێمتمانەی زیاتر لای هاوڵاتیان دروست ئەکات کامەش دیسانەوە لێرەوە ڕۆلی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیش ئەبێ بە هەند وەرگیرێت کابێ بە جدی ئێستا بێنە سەرخات
ببن بە پاڵپشت بۆ دەستگای تەشریعی و یاسادانن کە پەرلەمانی کوردستانە تاکو فشار بخرێتە سەر پەرلەمان و پارتە سیاسیەکان بە جددی کار لەسەرەوە بکەن هەماهەنگی تەواو بکەن لەگەڵ کۆمسیۆن و ئەبێت دانیشتن بکرێت بۆ کۆمسیۆن هەروەکو ئەوەی من بیستمە ئەم ڕۆژ و 22 پەرلەمانتار واژویان کۆکردێتوانێت کە بانگشتی کۆمسیۆن بکرێت بۆ پەرلەمان تاوەکو گفتوگۆ بکرێت لەگەڵ یانە کە ئەمە هەنگایەکی باشە ئومێد دەکەم کە پەرلەمانی کوردستان لە هەفتەی ئایندەیە بتوانێت سەرجەم پەرلەمانتارەکانیان عەلەلاقال ژمارەی ئەوانەی کە واژویان کردو لە پەرلەمانان بگاتە ڕێژەی یاسایی تاوەکو پەرلەمانی کوردستان بانگشتی کۆمسیۆن کات بۆ ئەوەی لە نزیکەوە گفتوگۆ بکەن لەسەر ئامادەکاریەکان و دیارە پەرلەمانە بێ هاوکار و هەماهەنگی کۆمسیۆن بێت لەم قۆناغەیە بۆ ئەوەی کە بزان ئەگەر کەموکوڕیەک یاخود ئاستەنگ و لەمپەرێکەیە لە بەردەم کۆمسیۆنی هەڵبژاردن بۆ ئەنجامدان و ئامادەکاری ڕێکاریەکان ئەوان بتوانن کار ئاسانیان بۆ بکەن بە فشارکردن لەسەر حکوومەت و هەر بۆ زانیاریشت ئەمڕۆ من هەواڵێکی ترم بیست لە سەرچاوی کۆمسیۆن کە گوایە بڕی 10 ملیار دینار خراوەتە سەر ژمارە حسابی بانکی کۆمسیۆن بۆ ئەنجامدانی ئامادەکاریەکانیان. وەڵێ سوپاس بۆ جەبار عەزیز شارەزای هەڵبژاردن.